بەڕێزان خێرا خوێندنەوە لەگەڵ لەبەرکردن و خێرا لەبەرکردنە پەیوەندیەکەیان ڕاستەوانەی. یعنی تاوەکوت لەبەرکردن خێرا بێتەوە، خێرا خوێندنەوەش خێراتر بێتەوە، خوێندنەوەت خێرا بێتەوە. تاوەکو خوێندنەوەت خێرا بێتەوە لەبەرکردن خێرا بێتەوە، کەواتە ڕاستەوانەی. یەکێک لە بەشداربووەکانمان یەکێکە لە کەسە زۆر بەتواناکان لە خێرا خوێندنەوە و ئەوانە ڕەم لە کورسانە وتی بەڕاستی چەند خولی یادگیر بینیوانی خولی 5-6 وەرەقەی و زیاتر و کەمتر و زۆر شتی عالەمیشی بینیوە. وتی بەڕاستی یەکێکەوە لە ئیشە جوانەکان کە خێرابین و خێرا خوێندنەوەتان هێناوەتە ناو خولی یادگەوە. ئەویت زۆر کەس ڕادە خولی خێرا خوێندنەوە دوای دێت دەرەوە وەڵی سپادەم لێ نەکرد بۆ چکە مێشکی خێرا نەبووتەوە. خۆ چاوش نابینێ مێشکە بێ مێشک خێرا بێت تەحیلاتەکە خێرا شتەکە خێرا لێگاتەوە تێگەیشتنەکەی خێرا بکاتەوە. کە تۆ خێرایی مێشکت زیاتر کرد چاوی بینەوە خێر تێگەشتنەکە زیاتر بێت. باشە بەڕێزان تێگەشتنەکەش زیاتر بێت. کەواتە بەڕێزان بۆ ئەوەی مێشکت خێرا لەبەرکردن خێرا بێتەوە هەوڵ بدە خێرا خوێندنەوە زیاتر کرد. هەوڵ بدە ڕاهێنان بکە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێتی ولا تعجز بێدەسەڵت بێتوە نەمەکە. مامۆستا من ناتوانم. زۆر کەلیمەی زۆر تەبیعەت زۆر هینە. باشە خفيف على اللسان باشە لەسەر زمان زۆر سووکە بەس سەر تەرازوی ئیشەکان زۆر قورسە ئاگا لێ بێ. بەڵێ ناتوانم بەڵێ چی هەوڵە دەم بەڵێ نازانم بڵێ فێرە بم. باشە بەڕێزان کاتە خێرایی خوێندنەوە زیاد دەکات و نمونەیەکم باس کرد بۆ ئەو بەڕێزانی لە شەمە ئامادە بوون. ئەوش ئەوە بووتم هاوڕێکمە ئێستا دکتۆرای هەیە لە هین ئەو کاتە لە ماستەری خوێن لە بەریتانیا وتی مشتێکی بەحسەکەم کە بەحسەکەم پێدا وتی خستمە بەردەسی پرۆفیسۆرەیەک بۆ ئافرەتێک بوو کاختی خستمە بەردەسی وتم ئەوە سەیری کە ئەوانە بزانە چۆنە ئەوڕەخان ئەیفەر بوو ئەویتەڕوا سەیرێ کرد و مەزانێت لە عەقڵی من و تۆ کە ئێمە ڕاهێنانمان نەکردووە ئەمە نەزانێت شتەکە هەڵەداتەوە لا هێدا. باشە وتی لە بەریتانیا بوو وتی ئەوە سەیری گوتی ئەو کەلیمە ئەمریکی بیکە بەریتانی معناکەی صح بوو بەستی ئەمریکی بیکە بەریتانی ئەوە نە ئاگای لێ بوو نەک شتەکان نەک لە ڕووی علمیەوە نەک بابەتەکە نەک غەڵەت نووسین پێش و باش کەلیمەکەش ئاگای لێ بوو کە ئەوە ئەمریکی بێ بکەتە بەریتانی سەی مێشکی چەند بەخێرایی کەوتوتە سەری. باشە بەڕێزان کەواتە بەڕاهێنان ئەکرێ وا لێ بێ